بەناوی خودای بەخشندەی میهرەبان حەمد و شکر و سوپاس بۆ خودای گەورەی دانەری زەوی و ڕاگری ئاسمان. درود و سەلامی خوای گەورە لەسەر پێغەمبەری خۆشەویستمان و لەسەر یار و یاوەر و ئال و ئەسحاب و خۆشەویستانی تا ڕۆژی دوایی. بەڕێزان و خۆشەویستان، هەر لە زنجیر خۆشحاڵم لە زنجیرەی 32هەمین بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە سەبارەت بە پەروەردەی منداڵ و بە تایبەت ئەو زنجیرەیەمان تەواوکەری بابەتەکانی پێشوو دەبی، زنجیرەکانی پێشوو سەبارەت بە پەروەردەی منداڵ. لەو زنجیرەیە لەو ئەوڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست باسی پەروەردەی منداڵ دەکەین بە پەروەردەیەکی لە ڕووی جنسیەوە، بە پەروەردەیەکی ئەو تو ئەو فاکتەر و ئەو هۆکارانە کە دەبتە هۆی ئەوەی منداڵ ڕێگری بکرێ، یعنی لایەنی جنسی کو بتانی کۆنتڕۆل بکەیت، چۆنی دایک و باوک بتانی کۆنتڕۆلی لایەنی جنسی بکە، یعنی تەنزیمی بکە. عەز دەکەم ئەو بابەتە زۆر گرنگە، ئێمە خینەوەمان لەو بابەتی جنسی زۆر مهمە. مەسەلەن لۆ نمونە هەندێک داک و باب هەیە، مەسەلەن لە هەموو بابەتەکان سەرکۆنەی منداڵەکەی دەکات، نابی ئەوە زۆر غەڵەتە. مەسەلەن لۆ نمونە منداڵەکەت کچەکەت کوڕەکەت جاهیرە، نابی ئەتو ڕێگری هەموو شتێکی لێ بکەیت، ئەوە گەنجە، حەزی لە بۆنی خۆشە، حەزی لە جلچی جوانە، حەزی لە هەندێک ڕەنگە کورەوە تێتۆ ڕەنگە لێ بکردی عیبە، عیب ناکەی، ئەتو کچی مەیشتێنەوە، یانەوە تێ پرسد ئەو هەچا کردیە لە هەموو شتەکە سەرکۆنەی بکە، سەرکۆنەی بکە، ئەو منداڵە دەشتێتەوە، زۆر غەڵەتە. بیر لە دزاعیری خۆت کۆت بزان لە تەمەنی ویە تو کوبووی لێ داک و باب نابی کچەکە یان مەسەلەن ئەو کچە کە جلکەچی لەبەرەکە با جلکەی شەرعی بی، جلکەچی شەرعی مهم ئەوەیە داپۆشراو بی، ئەو جلکە جوانە ڕێک و پێکە دەستخۆشی لێ بکە. وەڵڵاهی کەچم جلکەت بزانە چەند جوانی بەو حیجابەی بەو پۆشاکەی ڕەفتەی سەرت چەند جوانە، ئەتو هەر کەپتی بکە، هەر کەپتی بکە، ئانی بۆ کوبرەی ئەو بابەتانەی لە بۆ بشاریەوە، یعنی ئەو منداڵەکی ناتەندروست دەردەچیتن. لێ مەسەلەن بۆ نمونە ئینسان لە تەمەنی گەنجایەتی حەزی لە برادەرایەتیە، مەسەلەن کە چۆ دەرێ تو منداڵەکە ناتە کولیەی، ناردیتە مەعادی، ناردیتە قوتابخانەی، برادەری دەبی، هەوڵ بدە ئەو برادەرانەی کە ڕفاقەتی کوڕەکەت دەکات، ئەو دەستە خوشکانەی کە دەستە خوشی کچەکەتن، کەسانی چاک هەڵبژێری، پێی برێ کچم ئاگاداری برادری خراپ بە، کوڕەکەم ئاگاداری ئینسانی خراپ بە، کورە ئەو کەسانی ڕەفتاریان گوفتاریان قسەیان هەڵس و کەوتیان ناڕێکە لێیان بە دوور کۆ کوڕم ئەخوا بۆ شێوەیە ئاگادار بە بزانە کوڕی خۆم مۆبایلی برادەرەکەت کچەکە کوڕەکەم بزانە چی تێدایە، لەگەر ئەو برادەرە مەگەڕێ کە سومعە و کەرامەت و کەسایەتی دەوڕژێنیتن خراپ دەکا تێکت دەدا، ئەوە مهمە. نەک برەی نابی برادەرە تەبی کورەبی نا، ئەگە برادەرەکانی کوڕەکەت دید سەلامیان لێ بکە، لەگەریان ڕاوەسە، دۆقەیان لەگە بکە، دەستخۆشیان بکە، کورە مەمنونم ئەم بابی فرانیمە فەخر و شانازی بەنگۆ دەکەم، یان دەستە خوشکانی کچەکەت لە کولیا دێنە ماڵێ سەردانی دەکەن، جار کچەکەت ببە با سەردانیان بکە، مادەم عائیلێکی با تەعاروف دەبیتن لەگە بابی برادەرەکانیان، ئەوە وا دەکە منداڵەکەت کۆنتڕۆلێکی جوانی هەبیتن لەو بوارەوە، لەگە کەسانی خراپ هەنەسی و دانەنیشتن، یان تێکەڵی منداڵەکەت بە برادەرایەتیەک دروست بکە. هەندێک داک و باپەیە یعنی وا لەو منداڵی دەکا کاکە دەبێت و بزانی ئەوە لە قۆناغێکدایە، ئەتوو لە قۆناغێک دای دەبی خۆت بینیە ئاست و ڕێزی ئەو منداڵە. لێ ئەو خاڵی کە زۆر گرنگە منداڵەکەت بزانە لەو تەمەنەدا چی پێویستە ڕێگری لێ بکە، بەڵکو تەشجیعی بکە، ڕێی پێ بدە. مەسەلەن لۆ نمونە لە کولیەیە، لە مەعادە، لە قوتابخانەیە سەفرە چی دەکەن، گەشتە چی دەکەن، گەشتە بەهارەکە، نابی ڕێی لێ بگری، بەڵام ئاراستەی بکە، کوڕم ئاگادار بە تێکەڵی کچان مەبە، هەندێک تەسەڕوفی هەیە مەیکە گوناحت دەگاتێ لەو کەسایەتیت خراپە، هەندێک جێ هەیە ئاگادار بە، ئەگە دەزانی سەفرەکە ناڕێکە خراپە حەز ناکەم بچی، وەرە لەگە کۆمەڵە گەنجێکی مزگەفتی هەنا سەفرەی دەکەن بڕۆ، یان سەفرێکی عائیلی پێکەوە ئەمن تەعویزت لۆ دەکەمەوە، ئەوە لەگە مارێ پلکت فران، لەگە مارێ خاڵت، لەگە مارێ مامە فرانی پێکەوە سەفرەی دەکەین دەی دەبی تەعویزی لۆ بکەیەوە، هەم کچەکەت هەم کوڕەکەت، ئەگە زانیت سەفرەکە ناڕێکە دەبی بەڕاستی ئاگاداری بکەیت. لێ ئەو خاڵە زۆر مهمە،
تەنزیم کردن و ڕێخستنی لایەنی جنسی ئەو منداڵە بە شێوازێکی ڕێک و پێک. یەک لەو هۆکارانەی کە زۆر گرنگە لایەنی تەنزیمی جنسی ئینسان دەکا، دوو سوورەتی قورئان زۆر تیشک دەخاتە سەر ئەو بوارە زۆر گرنگە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، ئیمامی مجاهید دەجێڕتەوە دەفەرموێ علموا رجالكم سورة المائدة، دەفەرموێ منداڵەکانتان پیاوەکانتان با فێری سوورەتی مائیدە بن، وعلموا نساءكم سورة النور، خێزانەکانتان ژنەکانیش با فێری سوورەتی نور بن. ئەو فەرمودەیە طبعا لە هەندێک دەیدەنە پاڵ پێغەمبەری خوا، بەڵام حەدیثێکی ضعیفە صحیح نییە. ئیمامی جاحظ دەفەرمێ أن المعلمون كانوا يعنون عناية خاصة بتحفيظ الفتيات سورة النور. ما مستعاني السلف پیاوچاکانی پێشوو زۆر گرنجیان دەدا بەوەی کچەکان سوورەتی نور لەبەر بکەن، چونکە ئەو سوورەتە بابەتێکی زۆر گرنگە. لۆیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ نامەی دەنووسی لە بۆ هەموو وڵاتانی مسلمانان، لە بۆ هەموو والیەکان، لە بۆ هەموو کاربەدەستەکانی وڵاتەکان ئەمری پێدەکردن، دەیفەرموو لا تدخلن امرأة مسلمة الحمام إلا من سقم، نابی هیچ ئافرەتەک بستە حەمامی گشتی، حەمامی بازار لەوێن دەرە جلوبەرجی خۆی دابنێ و بسی خۆی بشوە لە حەمامی گشتی ناو بازار إلا من سقم، مەکە ئافرەتێک نەخۆشە لۆ چارەسەری بچیتن دروستە. وعلموا نساءكم سورة النور، وداواتان لێ دەکەم خێزانەکانتان ژنەکان فێری سوورەتی نور بکەن، واتە فێری بکەن بە بیخینەوە لەبەری بکەن و لە ئەحکام و تەفسیرەکەی شارەزا بن. ئەو فەرمودەی ئەو ئەثەرە کە قسەی ئیمام عومەرە عەبدوڕەزاق لە مصەنەفەکەی خۆی جێراویەتی و هێناویەتی. کەواتە فێرکردنی ئەو سوورەتی نورە لۆ سوورەتی نور لە بەچی سەرەتای سوورەتی نور خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی حوکمی زینا دەکا، یعنی کەسێک ژنبی پیاوبی ئەگەر کوڕبی کچبی ئەگەر کاری داوێن پیسی بەدڕەوشتی بکەن حوکمەکەی چییە؟ خوای گەورە زۆر بە جوانی ڕوونی دەکاتەوە. لە دواییدا خوای گەورە باسی حوکمی کەسێک دەکا، بوختان بە کەسێک بکە. ئان زۆردا تەمەشا دەکەی کچان کوڕان جارێ بە سوعبەت، یعنی قسە هەردەبەستە لە یەکتر، هەندێک قسەی زۆر ناشرین بە یەکتر دەگوترێ، ئەگەر ئەو قسەی خوردی بکەیەوە بستە مەحکەمەی شەرعی ئیسلام 80 داری دەبی لێ بدرێ. خوای گەورە لە دووە حوکمی لە سوورەتی نور خوای گەورە باسی حوکمی ئەو کەسانە دەکا کە بوختان بێکتر دەکەن. دەبی ئەگەر کەسێک بوختانی بە کەسێک کرد نەیتانی بە چار شاهد ئیسپاتی بکە کە ئەو کەسە بالفعل ئەو کردارە خراپەی کردووە، دەبی 80 داری لێ بدرێ. سێم حکم لە سوورەتی نور خوای گەورە کە باسی دەکا باسی حوکمی لیعانە، کەسێک پیاوێک دەڵێ خێزانەکەم خیانەتی لێ کردیە، حوکمی ئەو کەسە چییە؟ خوای گەورە باز دەکا ئەو دوو کەسە دەوی بێن 4 جاران پیاوەکە تۆمەتەکەی دووبارە دەکاتەوە، چکە زینا داوێن پیسی بە 4 شاید ئیسپات دەبی. ئەو پیاوە 4 جار دەرێ ئەمن شایدی دەدەم کە ئەو خێزانم کاری بەدڕەوشتی کردیە، خیانەتی لە من کردیە. جاری پێنجەم دەرێ غەزەبی خوا لەسە من بی ئەگەر ئەمن درۆی بکەم و ئەو ڕاست بکە. طبعا لەو کاتەدا شتەکە ئیسپات نابێتن، ئافرەتەکە دێ ئەویش 4 جار ڕەدی ئەو قسەی پیاوەکەی دەکاتەوە، دەرێ ئەمن شایدی دەم پیاوەکەم ڕاست ناکە، ئەمن بە دوورم لەو تۆمەتەی 4 جاران لە شوێنێکی گشتی بە ئامادەبوونی کۆمەڵک لە خەڵک ئەو قسەی دەکات. جاری پێنجەم دەرێ غەزەبی خوا لەسەر من بی ئەگەر من درۆی بکەم و پیاوەکەم ڕاست بکە. بزانە طبعا دوای ئەوە ئیسپاتی زینا لەسەر ئافرەتەکەی دابی و ئەو پیاوەش تازە گومانی پەیدا بووە لەو ئافرەتەی، بەکەلکی ژیانی هاوسەرگیری نایەن، لۆیە حاکم تەفریقیان دەکە، لێکیان جودا دەکاتەوە، ژنەکە دەستە ماری بابی خۆی، پیاوەکەش دەڕواتە ڕێی خۆی، لێک حەرام دەبن بە یەکجاری هەتایی. طبعا کە لێک ئەوە حوکمی لیعانە. یەکەیشتر لەو حوکمانەی کە خوای گەورە لە سوورەتی نور باز دەکا بابەتی چاوداگرتنی ئافرەت و پیاوانە.
قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم ذلك أزكى لهم. أو وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن ذلك أزكى لهن. بزانا خواهی گوره باسی کۆمەڵگەی مسلمان دەکە کە لەسەر ئاستی تاک دەبی داوێن پاک بن، لەسەر ئاستی خێزان نابی خێزانێک هەبیتن کە گومانیان لە دڵ هەبیتن. ئەدی لە ناو کۆمەڵگە خەڵکیش لە ناو کۆمەڵگە دەبی چاو پاک بن، دەبی دڵ پاک بن، پیاوەکەم بەرامبەر بە خوشکانی خۆیان، ئافرەتەکانیش بەرامبەر بە پیاوان. ئەوجا خاڵی پێنجەمین شت لە سوورەتی نوور خواهی گوره باسی چمان لۆ دەکا؟ پۆشاکی ئافرەت. ئافرەت دەبی پۆشاکیان جلوبەرجیان جلوبەر کەچی ڕێک و پێک بی ئیلا ما ظەهەڕە مینها، مەگەر ئەو شتانەی کەوا ناچارە ئافرەت بە دەری بێخی کە زانایان دەڵێن ئەوەندەی دەستیتی لەگە دەموچاوی. بزانە ئیلا مەگەر ئافرەتێک خۆی بە دەربخە لۆ مێردی یان لۆ خەزووری یان لە بۆ باوکی خۆی، لە بۆ برایی، لە بۆ برازای، لە بۆ خوارزای، ئافرەت لەگەر ئافرەتان لەو حاڵەتانە یان لەکن خزمەتکار و ئۆکانیان ئەو لە بۆ ئەو چەند کەسانێک کە خوای گەورە بە تەفسیل بازەکە کە کۆمەڵە خەڵکەکن ئەو کاتە ئافرەت دروستە لە ناو ماڵی خۆی لەکن مێردی، لە بۆ مێردی، لە بۆ لەکن باوکی، لەکن خەزووری، لەکن برای، لەکن خوشکەکانی قۆلی خۆی هەتا ئێرە هەر دەکە ئافرەت لە ماڵەیە شیوی لێ دەنێ ماڵی خاوێن دەکاتەوە حەوشەی دەشوە. ئەو لەو حاڵتە ئەگە زیاتر لە دەم و چاوی دەستی بە دەرکەوی دروستە، بەڵام خۆ معنی ئەوەی نییە ئافرەت لە ماڵێ تەراکسوتەکی تەسک تەسک لەبەر بکە، جلکەکی تەنک تەنک لەبەر بکە، با ئەوە براشی بیتن. آخر والله هەندێک شت دەبیستین ئێستا یعنی ئینسان سبحان الله موچڕک بە قەلبی دادێتن. زۆر جاری وایە دەرێ برا تەعەڕوزی بە خوشی خۆی کردیان یان باب لەگەر کچی خۆی ڕەنگە زۆر داشتی وامان ئێمە بیستیبی بەڕێزان خۆشەویستان ئەوە کارستاتەکە لەوەیە ئەخر ئەو پەروەردە سەقەتە هەیە لە ناو ماڵەکان کچە تەراکوستەکی تەسک تەشی لەبەر کردیان با بە ئینسان شیری خاوی خواردیان داک و بابی بەڕێز کو لێ دەگەڕێ کچەکەت ئاوا لەکن برایەکانی بێت و بچی والله عیبە ئینسان دەبی غیرەتی هەبیتن والله دەچی هەندێک ماڵان کچ ئاوی هینایە جلکەچی لەبەر بکە خۆی شۆڕ کردەوە سینجی هەموو بەدەرەوە بووە یعنی نەزانی عنی کاکەوە چ غیرەتەکە چ پیاوەتیەکە زۆر عیبە کارەساتە والله کاکە ئەخرەتوو ئەدە سبەینە کە کارەساتێک ڕوو بدە دەرێ والله ئەوە سەری شۆڕ کردە با بە خەتایەکە لە خۆتە لێیە ئەو کچە لەگە برایتی کاکە ئەو برایش ئەخرە خۆ کەسە مرۆڤە بەشەرە یعنی لێ زۆر ئاگدار بەڕاستی یعنی ئەوش حدودی هەیە دروستە ئافرەت لەکن برایی لەکن ماڵێ مەسەلەن لۆ نمونە با بە قۆری هەتا ئێرە ڕوود بیتە بەڵام معقولە تخوا بن هەنگری کە ئەوها بکاتن هەموو قەلبی بە دەربکەویتن جلکەچی لەبەرە والله دەی جلکی شەوەیە یعنی خۆی ئەوە زۆر کارەساتە برای بەڕێزەکان یان تەمەشارێکی کوڕە گەنجەکە جلکەچی لەبەر کردێ تەسک تەسک هەموو قەلبی لە ناو دیارە ئەوش کاکە نابیتن عیبە تو خوشکت دێرەیە دەبی شەرم و حەیات هەبیتن بەرامبەر بەداکت بە خوشکت لەوەیە ئینسان بەڕاستی دەبی ئاگادار بی سوورەتی نوور ئەو بابەتانە من لەو ڕوون دەکاتەوە ئینجا هەر سوورەتی نوور باسی ئادابی سەردارکردنی کەسێک حتا خوای گەورە لە سوورەتی نوور باسی خەریتەی ناو ماڵی مسلمانمان لێ دەکات کە شتێکی چەند وردە کە خوای گەورە باسی غورفەی ژن و پیاو دەکات لە هەمان کاتدا خوای گەورە باسی غورفەی کچ و کوڕەکانیش دەکات ئەو خەریتەیە کە خوا لێمان دادەنێ کە خانی دروست کرد با غورفەی داک و باب تایبەت بی لە ناو غورفەکەی دایک و باوک بە حەمامەک هەبیتن دوور لە ڕووی ئێوە مڕافقەک هەبی لۆی کاتێک کە داک و باب سەرجەیی دەکەن هەر لە غورفەکەی خۆیان بشۆن باکوڕ و کچەکانیان نەزانن پێ ئاگدار نەبن ئەوە باشترە بزانە غورفەی کوڕەکەشت با جودابی غورفەی کچەکەت جودابی تاوان هەموو ماڵش مەطبەخەچی دەوێ هۆڵەچی میێوانداری دەبی هەبی ئەوە خەریتەی خوای گەورەی لە سوورەتی نوور خوای گەورە پێمان دەڵێ ماڵەکانتان بە ئاوابی چەند جوانە لێیە سوورەتی نوور خوای گەورە ئەو جارە باسی ئەومان لێ دەکات ئەو ماڵە قودسیەتی خۆی هەیە نابێ منداڵ بچێتە غورفەی دایک و باوک بەبێ دەرکە لێدان حتى بەتایبەت منداڵی بچووک
وأو كسانك بلوغيا بو قورنا أوان أولاترن كإذن وقرن أو من ضال قينا نازاني دبي فير بكري أدي قورا كان دبي قورا كانيش كورا دستا غرفة خشككي لركي دكاك أو أفلت خشكة النستيا شي دريتن بحالة تشيوانية كوا آخر رود بيتر لو يلا دركي بدا برا خشككي دستا غرفة براي ما شيوا خالي يشتل صورة النور أو زخواي قولا باسي مولد خواستني كسك سرداني مالك دكا شێوازی ئەو مۆڵەت خواستنە میێوانداری لە دەرکەدان ئەوە لە سوورەتی نوورە خوای گەورە باز دەکات ئینجا لە کۆتایی سوورەتی نور تاکە کەسانێک کە ئەو پەروەردەییان هەبێ خێزانێک ئاوا پەروەردە کرابن ئەوانە شایستەی ئەوەن خلافەتی سەردەمی پێغەمبەری خۆیان لێ بگەڕێتەوە خوای گەورە باسی ئەوەمان لۆ دەکات لە کۆتایی سوورەتی نور وعد الله الذين آمنوا منكم خواي يقول بلين دا بباورداران لا ايوا اي لا ايوا اوي كوا بو شوي برورد ولا سورة نور ايه منكم لا ايوا لا يستخلفنهم في الارض سوين بذاتي خون خواي يقول دا فرمي زين شينتان دا كم لسر زوي او رلو مسلمانا حالي او هاي برورد من او بروردانيا لو خو من همو قلب من عيبة همو قلب من همو دري وجوري من هموي بشرعية أو زداوي خلافته قراني حكمي خوادكي لا يستخلفنهم في الأرض سوين بذاتي خوم بالتأكيد زين شين تاندكم بيجيب تاندكم حكم دا صلاة تندمي لسر الرؤية أو زوية سون حكمك كما استخلف الذين من قبلكم بعمان شوي حكم فرمان روايتي أو كساني بيشي ولا لخلفاء الراشدين لبيغمبراني بيشي كخوا تمكيني كده لسرزوي ولا يمكنن لهم دينهم الذي ارتضى لهم خواي يقول فرمي تيجي تاندكم لسرزوي بو ديني كخون بي رازي بلان بشرتك يعبدونني لا يشركون بي شيئا بوشتتي ايواب امن ببرستن برستي خوان نويجو طاعني ها يعني پروردي من ضالكت دروزبوني ناو مالكت ناو مالكت بجي رب محراب بمزقوتك شويني نويش طاعت خوا برستي زيب زيكني امر فرمان كاني خواو نهي كاني خوايتي دا زيب زيبكا اويا يعبدونني لا يشركون بي شيئا بهيد نوعك شريك لو من فيدا مكان اگر وابن ايوا خواي قورا بليني داوا ايوا بوشوي خواي قورا سربرز و سرفراز و جێنشین و پێگیر و جێگیرتان دەکاتن اینجا یەکێشتر لەو شتانی زۆر گرنگە ئینسان منداڵی خۆی لەسەر پەروەردە بکە سوورەتی حوجوراتە سوورەتی حوجورات زانایان دەفەرمون سوورەت الأخلاق لەو سوورەتەدا خوای گەورە باسی ئاداب لەگەڵ خوای گەورە دەکات لەو سوورەتەدا خوای گەورە باسی ئادابی لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو سوورەتەدا خوای گەورە باسی کۆمەڵگەی مسلمان دەکات برایەتی کردن لەگەڵ یەکتر دوو چین بە شەڕدێن دەوری ئیسلاح لەگە ئەو خەڵکان لەو سوورەتەدا خوای گەورە باسی نفوس و کەسانێک دەکات کە نەفسێکی تەسکێکراویان هەیە بە دوورن لە چی لە گاڵتەجاریکردن بە یەکتر لە غەیبەتکردنی یەکتر لە جاسوسیکردن بەسەر یەکتر کۆمەڵگەیەکی پاک پتە و ڕێک و پێک لەو سوورەتەدا خوای گەورە باسی ئیمانداری ڕاستەقینە و مسلمانی تەواومان لێ دەکاتن لە کۆتاییەکەی چێ مسلمانی ڕاستەقینەیە لێیە سوورەتی حوجورات زانایان دەفەرمون سوورەت الأخلاق سوورەتی ئەخلاقە لێیە بەڕاستی ئەو خاڵێکی زۆر گرنگە یەکێشتر لەو خاڵانی کە ئێمە باسی بکەین برایانی بەڕێز ئەویش بریتێ لە بابەتی ژن هێنان لە بۆ کوڕ واروها بە مێردانی کچە ئینشاڵڵا لە زنجیرەی دابێ باسی دەکەین بە حەول و قووەتی خوای گەورە کە زنجیرەی کۆتایی دەبی لە بابەتی پەروەردەی جنسی وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين